کاگە دلاوەڕ من پێم وایە قسەکردن لەسەر هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستانە لە ئێستا بۆی تێبگەین لە ئەو دۆخە سیاسی لە هەرێمی کوردستانە لە بینی یەکێتی و پارتی و گۆڕان و ئۆپۆزیسیۆن و پەیوەندیان بە بەغدا و بە چواردەورەوە بە بۆچوونی من قسەکردن و دەستپێکردن لە قسەکردن لەسەر ڕێکەوتنامەی استراتیژی ساڵی 2006 بۆ 2007 نقطەیەکی مهمە بۆ ئەوەی سروشتی ئەم جەمسەرگیریە سیاسیە بخوێنینەوە کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئەم سەقامگیریە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە بینی یەکێتی و پارتیا کە وای کردووە ئۆپۆزیسیۆن دروست بێ و یەکتر کێشکردن لە بینی هەمویانە دروست بووە بۆی لەمە تێبگەین ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی ساڵی 2007 وەختی یەکێتی و پارتی لە ظروفێکی سیاسی دیاریکراوە ناچار بوون ئیتفاقیەکی استراتیژی لە بینی یەکە ئیمزا بکەن بە بۆچوونی منەوە ئیتفاقیە کە لە کاتی خۆیان تەمان شەرعێتێکی سیاسی هەبوو و تەنانەت شەرعێتێکی ئەمنیشی هەبوو لە بەرەوەی لە ظروفێکە ئەم دوو هێزە ئەو هاوپەیمانیەتیان دروست کرد کە یەک دنیا مەترسی ئەمنی لەسەر هەرێمی کوردستان هەبوو بەغدا ببوو بە جەهەنەمێک لە بەردەم تەقینەوە و اختراقاتی ئەمنیە و لە هەمان کاتە لە هەرێمی کوردستانە تازە بە تازە ئیدارەی یەکگرتووی هەرێمی کوردستان دروست ببوو و تازە خەڵک بدایەتی نەفەسی ئەوە بوو کە لە دوای شەڕی ناوخۆ ئاسەواری یەک ئیداری ئەبینیەوە ڕەنگە شەرعێتی هەبوو بێت لە کاتی خۆیان بەڵام بەڕێی من هەندێک غەڵەت لە سروشتی ئیتفاقیەکە کراوە کە ئێستا باجەکانی خەریکە دەرەکەوێ و ئەم ئاڵۆزەی کە لە هەرێمی کوردستانە دروست بوو و ئەم تەوەتورە سیاسی کە لە بینی یەکێتی و پارتی و لە بینی یەکێتی پارتی لەلایەک و ئۆپۆزیسیۆن لەلایەک و ئەم درزانەی کە لە مووقیفی کوردیا دروست بووە و ئەم خیتابە دووڕ و سێڕووی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەشێکی زۆری پەیوەندی بە سروشتی ئیتفاقیەوەیە بۆ ئیتفاقی استراتیژی لە بین یەکێتی و پارتیە پێش هەموو شتێک بۆ 10 ساڵ کرا هەمومان نەزانین ئیتفاقی دوو هێزی سیاسی ئەگەر زەمانەکەی 10 ساڵ بێ علامەتی ئەوەیە ئەم ئیتفاقیە جگە لە وەهمێک جگە لە غەڵەتێکی تەکتیکی شتێکی کەنیە لەبەر ئەوەی 10 ساڵ ئیتفاقکردنی دوو هێزی گەورە لەسەرەوەی کە هاوپەیمانی یەکتری بن بەبێ حسابکردن بۆ یەک دنیا گۆڕانکاری و پێشات کە لە دەروی خۆیانە لە خلالی ئەو 10 ساڵە ڕوایە تێنەگەیشتنە لە دنیا و لە واقع و ئەم تێنەگەیشتنە لە کاتی خۆیان ئیتفاقەکە تووشی ئەزەمات و قەیرانەکە ئێستا لە دنیا وای لێ هاتووە خەڵک لە ساڵێک زیاتر خانوو نابکرێ لە 2 ساڵ زیاتر خانوو نابکرێت چ جایەوەی دوو هێزی سیاسی اتفاقن لەسەرەوەی 10 ساڵ یەک مووقیفیان هەبێ یەک خیتابیان هەبێ بە یەک شێوە سێری دنیا بکەن و بە یەک تێڕوانین تەماشای دنیا بکەن و مامەڵە لەگەڵ دەوری خۆیان بکەن نقطەی یەکەمی خەلەلەکە ئەوە بوو کە ئەم دوو هێزە بۆ ماوەیەکی استراتیژی دوور اتفاقیەشیان کرد کە ئێستا لە دەوری خۆیانە دنیا گۆڕاوە ئەوان اتفاقیانەکو خۆی ماوە دنیا لە خلالی ئەم 10 ساڵە بە شێوەیەکی زۆر تیژڕە و چۆتە پێشێ و مستەجداتێکی زۆر هەیە ئەوان لە ناوەوە ملتەزمن بە یەک وەرەقەوە کە پێکەوە کاتی خۆی ئیمزایان کردووە ئەمە بەشێکی مشکلەکەیە بەشێکی تری مشکلەکە ئەوەیە کە ئیتفاقیەکە زەمینەیەکی قوڵی جددی یەکتر تێگەیشتن و زەمینەیەکی قوڵی دابەشکردنی دەسەڵات لە ئارایە نەبوو کە وەختێک ئیتفاقیەکەیان کرد ئەم ئیتفاقیە وەختێک کە کرا لە ظروفێکا کرایەکێتی لە ناوە ژیرۆدەی جۆرێک لە ئینشقاقی ڕانەگەیەندراو ببوو و پارتیش لە هەمان کاتە پێویستی بەوە بوو بۆ ئەوەی بمێنێتەوە دەسەڵاتی فراوان بە بێوەکو هێزێک خۆی سەقامگیرکە پێویستی بە دۆزینەوەی شەریکە بوو لە منتیقی سلێمانیە بۆیە لەمە زیاتر تێپەڕی نەکرد مۆزوعەکە لەوە نەهاتبوو یەکێتی گەشتێتەوە قەناعەتی پێویستەکە دەسەڵات لەگەڵ پارتیا بەشکاوە لە هەمان کاتە پارتی لە تێگەیشتنێکی قوڵەوە بۆ ژیانی فرەحیزبی گەشت پێ بۆ قەناعەتی کە لەگەڵ یەکێتیە ئەو ئیتفاقە بکە ئەم ظروفێکی متوربەکراوی فەوقی بوو ناچار یەکێتی و پارتی لەسەرەوە وەکو من دێجار کە بیری لە یەکەمەوە تەشبیهەکەم بە باوەشپیاکردنی دوو ملاکم دوو بۆکسێن لە وەختێک ئەمەنە لە یەکێن هیلاکە بن ناچار باوەش بە یەکتریاکەن خەڵک ئەگەر نەزانێەوە ئازانێم دوان یەکتریان خۆشێ بەڵام مۆزوعەکە ئاشبوونەوە نیە مۆزوعەکەوەیە نانوەیە زەربەی زیاتر لە یەکترینێن و وەسعەکە بمێنێتەوە من پێم وایە ئەم
زمینە با بڵێن نەبوونی زمینەیەکی قوڵی یەکتر تێگەیشتن و فراحیزبێتی لە ئارایە نەبوو، ئیتفاقیەکی فەوقی لە بینی تاڵەبانی و بارزانیا بوو و ظروفێکی دیاریکرا و خەڵقانی. ئەمە جگە لەوەی کە بۆ 10 ساڵ ئیمزاکرا بەشێکی ئەو مشکلە من حەزەکەم جەنابی شڕایی خۆت لەوبارەوە بێ. یعنی لەسەر مەبداکە بڵین ڕێچین لەسەر مەبداکە مشکلەم نییە، بەڵام ئەگەر باسی اتفاقی استراتیژی بکەی جاری یەکەم شت اتفاقی استراتیژی کە یەکەم جار هاتە ئاراوە ضرورەتێک حتمی کرد. دوو ئیدارە، دوو حزبی فەرمانڕەوە، دوو حزبی کە پێشتر براکوژیان دەکرد و بە ضرورەتیشیان بڵین ضرورەتی حتمی وای دەکرد کە یەکتر بگرنەوە، ماڵیان جودا بوو بۆ ماوەی بەلانی کەمەوە 10 ساڵ، هاتنە سەر ئەوەی حکومەتێک پێکەوە ئەنجام بدەن. پێشەوەی تۆ بێکەوە دەستێکەڵکەی و حکومەتی هاوپەیمانی دروستکەی دەبێ شەرت و بڵین ڕێکەوتنامەیەکی تێدابیکەوە ئەوە تا چەند بتوانانی درێژخانی بکەی و چۆن بتانی هەریەکە ڕێز لە هێز و لە ماف و لە بڵین دەستکەوتێوی تر بگرێ. مە وەکو هەموو جۆرە بڵین عقدێکە کۆنتراکتێکە لە بینی دوو مؤسسەی گەورە، با ئەو دوو مؤسسەی سیاسی بن، با دوو ویلایەت بن کە دێ یەکتر تێکەڵبنەوە نایەنەوە سبەنێ پەشیمان بمنەوە بڕێن لەسەر وردەکاری تەفاسیل ڕێک نەکەوت بووین. دەبێت ڕێگە بگیردرێ لە دووبارە لێکترازانەوەی دوو ئیدارەکە، دەبێت ڕێ لە براکوژی بگیرێ، دەبێت بەیەکەوە شەڕی بەغدا بکرێن. ئەو وەختەش تەزامنی هەبوو لەگەر ڕووداوەکانی بەغدا کە بە خێرایی دەڕۆشن، ئەو دوو حزبە فەرمانڕەوای پێویستیان بەوە بوو لە بەغدا بەیەکەوە شەڕ بکەن، لە ناو ماڵدا بتوانن کەەوە ئاستی تەوەتوری نێوانیان و منافەسەکە کەم بکەنەوە. باشترین شتی کە لە حرەکەی کوردی قەوما لەو زەمانەدا بڵین گەورەترین دەستکەوتی ئەو زەمانە ئەو اتفاقی استراتیجی بوو، بەڵام لە ڕاستیدا ئەمە کەسمان نازانێت ئەو اتفاقی چی بوو. هەتا ئێستا اتفاقیەکە وردەکاریەکەی ڕانەگەرن، تەنانەت سەرکردەکان خۆشیان ڕەنگە نەیزانن، چونکە لە ئاستی لووتکەدا حەسر بووە ئایا محتاوایەکەی چییە. بەڵام ئەوەی کە دەدرچێنرێ و ئەوەی خەڵک دەیزانی شتی زۆر مهمی تێدایە، ئەویش ئەوەی براکوژی ناقۆمێ جارێشتر بەیەکەوە پەیامیان یەکتر بێ، لە ناوماڵدا ماڵ تەرتیب بکەن و حکومەتێک بگرتەوە ئیدارەکانێک بێتەوە، خەڵک شعور بە مواطنەیەکی پێکەوەی بکە، نەک دوو ویلایەتی و لێکترازانی و دوو مجتەمەعی. ئەگەر لە ڕۆژی خۆیدا سێری بکە ئێمە ئاواتێک بوو کە هەموو خەڵک دەویست لاپەڕەیەکی نوێ هەڵدرێتەوە. ئەو اتفاقی استراتیجیە ئەو کۆنتراکتە بوو لە بینی دوو حزبی متەنافس، ئەوجا دوو ملاکم بن، دوو جیران بن، دوو هەرچی بن، ئەمە لاپەڕەیەکی نوێ هەڵداوە. بەڵام مەرجنیە بۆ 10 ساڵ بێ و بۆ 5 بێیان بۆ 20 بێ. واقعی ئەو کاتە ئەوە بوو دوو حزبی فەرمانڕەوات هەبوو، دوو هێز هەبوو کە پێویستی بۆ کرد بەیەکەوە دابنیشن، ئاواتی میلەتەوە بۆ ئەو دوانە بێکەوە دانیشن، کەواتە اتفاق لە بینی ئەو دووە بوو. لە دوای ماوەیەکی زۆری پێنەچوو، هەموو چەند ساڵێک پێنەچوو، بزوتنەوەی نوێ سەری هەڵدا، هێزی نوێ سەری هەڵدا، انتخابات تۆزێک گەشەی کردووەی هات پرۆسی دیموکراسی تۆزێک چەوە پێشەوە. ئیتر کە هێزی نوێ سەریان هەڵدا پێویستی بە چاپێخشانەوە هەیە، بەڵام خۆمەرجنیە یەک اتفاقی استراتیژی هەبێ تەنها دەبێت لەلایەن دوولایەنیش بێ. دەکرێت یەکێتی و گۆڕانی اتفاقی استراتیژیانە بینی خۆیان بێ، دەکرێت گۆڕان و پارتی اتفاقی استراتیژیانە بێ. اتفاقی استراتیژیەکە ئەوەیە هەندێک هێڵی سوور دیاری دەکەی و ڕێز لە بەرژەوەندی یەکتر دەگرن، بەڵام ئەوەی کە بێگومان خەڵک چاوەڕوانیەوە بوو کە اتفاقی استراتیژیشتی تری تێدا بێ کە ڕەنجی نەداوەتەوە، ئەویش ئەوەی عەدالەتی کۆمەڵاتی بچەسبێ، یاسا سەروەر بکرێ، وی لێ بێ کلێنی نێوان میلەت و دەسەڵات نزیک بکرێتەوە، پرۆسی دیموکراسی بستە پێشەوە، خەڵک بەرامبەر حکومەت و یاسا یەکسان بێ. ئەو بڵین پێداخوازیانەی خەڵک و ئەو هەنگاوە دەزریانە لە اتفاقی استراتیژی ڕووی نەدا. ئەوەی کە ڕوویدا چی بوو؟ بەرژەوەندی دوو حزب بوو، بەرژەوەندی دەسەڵاتداران پارێزرا، بەڵام لە ڕوانگەی ئەو پاراستنی بەرژەوەندی میلەت ئیسراحەتێکی کرد بۆ 10 ساڵ. یعنی نزیکە ئێستا بڕین 7 ساڵە خەڵک لە شەبەحی براکوژی دوورکەوتۆتەوە، بازار ئازاد بووە، بزنس گەشەی کردووە، بەڵام کۆنتڕۆلکردنی گەندەڵی بەرەو پێشەوە زۆر نەچووە، مؤسساتی دیموکراسی بەرەو پێشەوە نەچووە، یاسا سەروەر نەبووە، ئەو عەدالەتی خەڵک ئەو چاکسازی تەمۆحی هەبوو نەبووە. بۆیە دەتوانی بڵێ قیادەی فەرمانڕەوایەتی هەردوو ویلایەت، ویلایەتی کۆنی بڵین سەوز و زەرد، ئەو قیادەیە زیاتر قیادە لە ئاستی لووتکە لێکتر نزیک بووە
لە بەغدا دەستکەوتیان بۆ خۆیان و بۆ کورد زیاتر کرد دەتوانانی بڵێ لە ئاستی نێودەوڵەتیدا لە ئاستی زلهێزەکانی وەکو ئەمریکا ئەوانە دەستکەوتیان بۆ کورد زۆر بوو بەڵام لە ناو ماڵدا لەگەر میلەتەکەدا ئەو ئیتفاق استراتیجیە تەرجمە نەبوو بۆ سەر ئەرزا اتفاق استراتیجیش ئەگەر تۆ چای پێدا بخشێنیەوە بە بڕیارێکی عاتفی نابێ ضرورەت حتمی دەکا ئەو شتەی وای کرد کە دوو حزب سەرچێکە بە یەکەوە دانیشن ضرورەتێک بوو فەرزی کرد ضرورەتی سیاسی ئەو کاتە ضرورەتی ئەو ڕووداوانی کە گۆڕانکاری بەسەر عێراق داهینا دەرفەتی نوێ هات دەرفەتی ئابووری دەرەی سیاسی دەرەی جا ئەگەر کەش و هەوایەک بارودۆخێک زروفێک هات کردی بە حتمی کە دوو حزب بە یەکەوە دانیشن ئێمرە بارودۆخەکی نوێ خۆی فەرز کردووە وی کردووە ئەسڵان اتفاق استراتیجیەکە خۆی لاواز ببێ لە بینی دوو حزب فەرمانڕەواکەی دوێنێ دوو حزبەکەش وەکو جاران نەماون ئێستا پارتی بۆ نمونە کە دەسەڵاتی فەرمانڕەوایەتی هەولێر و دۆهۆکی لە بەردەستە و لە پایتەختیشدا بڵین باڵا دەستە لە انتخاباتی ڕابردوودا زۆرینەی هەرە زۆری دەنجی هێنا بەڵام لە ویلایەتەکەی خوارودا بڵین لە ناوچەی دەسەڵاتی فەرمانڕەوایەتی یەکێتیدا یەکێتی خۆی بچوو بۆەوە گۆڕان تەشەنەی کرد دەنگێکی ناڕزایی زۆری خەڵکی کۆکردەوە وی کرد کە جەماوەری ڕاکێشێ بەڵام دەسەڵات هەر لە دەستی یەکێتی مایەتەوە مەسەلەن لە خودی شاری سلێمانی زۆرینەی هەر زۆری دەنگدەرەکان دەنجیان بە گۆڕاندا بەڵام تەواوی جوبگەکانی دەسەڵات و سیستمی ئابووری و سیستمی ئاسایشیوانە هەمووی لە دەستی یەکێتی ماوە کەواتە ئەگەر ڕاستە دەوێت لە دیوی یەکێتی لە ناوچەی فەرمانڕەوایەتی یەکێتی ئێستا حالەتێکی نوێ هاتۆتە کایەوە لە دیوی پارتی شت نەگۆڕاوە بەزە دیوی یەکێتی حالەتێکی ئەوەندە نوێ گۆڕاوە کە ئەگەر بێت و ئیتفاقێکی استراتیجی لە بینی دوو هێزی سەر ساحەی ناو سلێمانی و دەڤەری ئەو ویلایەتە نەبێ ئەمە کاریگەری خراپی دەبێت شتی ترسناکی لە پەیدا دەبێت ڕەنگە ئەو بۆشایەکی دەسەڵاتی وا دروست ببێ کە سەرلێشوان بۆ خەڵک ببێت لە عینی وەختیشدا مەشاریعی بڵێن چاکسازی و دروستکردنی بنامای وڵات و ئاشکردنەوەی ملت دوا دەکەوێت لە بەغداشدا دەتوانن ئیسفادە لەو زۆعفە ئێمە بکەن لە ئێران دەتوانن ئیسفادە لە زۆعفمان بکەن و هەروەها اتفاقیشان لەگەر پارتی زەرمەند دەبێت ئێستا حالەتێک دروست بووە خەڵک گەر سەیری نەخشەی سیاسی کوردستان بکەی ئەزانی ئەمە پارتی لە دیوی سەرەوە فەرمانڕەوایە و دەتوانی پەیوەندی پێ بکەی بەڵام لە دیوی خوارەوەدا ئایندەی مامناوەندی و ئایندەی دوور ناتوانانی پێشببینی لێ بکەی ئایا لەگەر چه اتفاقی جا بۆ خاتری مەسلحەتی میلەت بۆ وڵات بۆ دروستکردنەوە و پێکەوە بەستنەوەی بنەماکانی وڵات پێویستی بەوەیە چەند حزبی لە ساحە هەیە کەوا بڵین هێزی کاریگەرە لە ڕووی جەماوەرەوە لە ڕووی دەسەڵاتەوە پێویستیان بە اتفاق استراتیژی هەیە خۆگەر بێت و گۆڕان و یەکێتی اتفاقی گرنگی استراتیژی لە بینی خۆیان شەر نییە دەتوانن اتفاقی تریش لەگەر پارتی بکەن بەڵام لە بینی خۆیان ڕێک نەکەون ئەو ململانەیە کە لە ناو ساحەدا چۆتە ئاستی هەموو خێزانێک ئەمە بەترسی ترسناکی پێوە دەبێ ئەگەر بێت و سەرکردەکان بە حکمتێک و بە عقلانیەتێک و بە درێژخانن بیری لە نەکەنەوە ناوماڵی کوردوبارە لێکترازان و پارچەپارچەبوون و خاوبوونەوەی پەیامی کوردی دەبێ لەو حالەتەدا مای ئیستیغلالکردن دەبێ لەلایەن هەموو هێزە دەرەچی و ناوچەکانەوە بەڵێ من تەمان منیش بە شوەیەکی گشتی لەگەڵ قسەکانی جۆنابتان بەڵام تێوینیم هەیە لەسەر مۆزوعی وەصفکردنی اتفاقی استراتیژی بە خاڵێکی گرنگی ضرورەت لەو سەردەمەی کە تیاکرا اتفاقی استراتیژی بە بۆچوونی من بە پێچوانەوە وەرچەرخانێکی خراپ بوو بە ئاراستەی پاشەک شێپێکردنی ژیانی دیموکراسی لە هەرێمی کوردستانە وەختێکی اتفاقی استراتیژی ئیمزاکرا یەکێتی و پارتی لەسەرەوە ڕێکەوتن چیتر ململانێ لەگەڵ یەکتریان نەکەن و چیتر چێبرچە یەکتری نەکەن ولا وێزگە ئینتیخابیەکانە بە یەک لیزدا بەزن و هەموو لە هەموو جمگەکانی تری کۆمەلگەی مەدەنیە لە قوتابیانە لە خوێندکاران و با بڵێن پزیشک و هەموو کەرتەکانی تری کۆمەلگایە وەکو جۆرێک لە ڕێکەوتن بە یەک ڕنگ و بە یەک دەنگ ممارەسەی ژیانی سیاسی بکەن بەمەش لە دوای اتفاقی استراتیژیەوە ژیانی دیموکراسی لە هەرێمی کوردستانە نەچۆ پێشێ و چێبرچێ کۆتایی پێها و ململانەی لە بینیم 2000 وەستا کە ململانەیە هەمومانەزانین محرکێکی مهمی بەرەو پێشبردننی کۆمەلگەیە و کۆمەلگەی ئەمە زۆر پێویستی بۆ بوو یەکێتی و پارتی لە قۆناغی شەڕەوە بتوانن قۆناغی ململانەی لە بینی یەکتریا بە شێوەیەکی ئاشتیانە بکەن ئەمان کێشەکان لەوایە و لە یازالیش ئەو خیتابە ممارەسەکەن کە یانەوێت لە خەڵکی تێبگەێنن کە لە بینی شەڕی ناوخۆ و لە بینی ئیتفاقکردن لەسەر ململانێ نەکردن شتێکی تر لە ئارانیە ئەمەی ئەمان تا ئێستا هەیەە ئەوەی اتفاقیان کردووە کە منافەسە یەکتری نەکەن و کێبرچەی یەکتری نەکەن و بە یەک دەنگ و بە یەک ڕنگ دەربکەون
بۆ لەبەرەوەی ئەترسن شەڕی ناوخۆ ڕووبە بە بۆچوونی من گەورەکردنی ترسی شەڕی ناوخۆ لەسەر هەرێمی کوردستان و بە بەردەوامی نیشاندانی و ئەگەرەی ئەگەر ئەم دوو هێزە منافەسەی یەکتری بکەن و ململانێ بکەن ئەکشێ شەڕی ناوخۆ بقەومێتەوە بە شێوە لە شێوەکان مبررە بۆ نەپەڕینەوە بۆ قۆناغی ململانێکردن نەپەڕینەوە بۆ قۆناغی چێبڕژێکردنی سیاسی و دابەزاندنی دوو لیستی جیاواز و پێشخستنی ژیانی دیموکراسی و جۆرێکیشە لە حساب نەکردن بۆ ئەو گۆڕانکاری کە لەم منطقە ڕوویاوە چونکە ئێمە لە قۆناغێکی تازەیان کە هێزی پێشمەرگە هەمان و هێزی پێشمەرگەی جاران نییە وەزعی کۆمەڵایەتی خەڵک وەزعی اقتصادی خەڵک و وەزعی منطقەکە و وەزعی فەرهەنگی بە شێوەیەک گۆڕاوە کە مەترسی شەڕی ناوخۆ بۆ شوێ نەماوە بەڵام کە قسە لەگەڵ سیاسەکانەکەی یا جۆ لە مبڕیان نەگری بۆ ئیتفاقی استراتیژی یا بۆ هەر ئیتفاقیەکی کە سێرەکەی باسی و مەترسیاکەن بە بۆ چۆنی من لە بینی منافەسە نەکردن و لە بینی شەڕی ناوخۆیە شتی تر لە ئارا هەیە بەس لەسەر ئەو خاڵە ئێوە ناکرێ بە بیرکردنەوە و زروفی ئیمڕۆ حکم لەسەر سەردەمی واژکردنی ئەو اتفاقی بکەین یعنی ئێستا شتێکە زانین و ئەو کاتە شتێک بوو ئێستا بارودۆخێک بە نوع گۆڕاوە کە اتفاقی استراتیجیەکە خۆی ئەو زەڕۆتە گەورەی نەماوە بەڵام لە پێشی ئەوەندە ساڵە پێشی 10 ساڵ بەعکسەوە زروف خۆی حتمی کرد بوو کە دەبێت بقەمێت چونکە ئەگەر بە پێوەری ئەو کاتە تۆ بیرکەوە مەسەلەی براکوژی تەسخیم نەبوو چونکە براکوژی ڕاستی بوو حەقیقەت بوو لە 94 هەتا 98 فابریکی مجتەمەعی کوردی هەڵوەشاند خەتەرەکە شەڕی ئەهلی بوو براکوژیەکە ئاستی شەڕی ئەهلی بوو کە زۆر میلەتانی تر وڵاتەکانی پارچە پارچە بوون پێوەی ئێمە ئاستی ئەو قوربانی دراوە ئەوەندی شەهیدمان هەیە لە شەڕی ناوە خۆ ئەوەندەمان ڕەنگە لە زۆر شەڕیتر نەبووە کەس مەترسی شەڕەکە بابەکەم نەزانێت بەڵام لە پاڵ ئەوەی کە دەڵێن ئێمە شەڕ جارێشتر ڕوونەداتەوە لە پاڵ ئەوە دوو حزبی فەرمانڕەوا ئیتیفاقیان کرد لەسەر بەردەوام پێدانی دەسەڵاتی فەرمانڕەوایەتیان کێشەکەیمە لەوە دەستی پێ کرد کە ئەگەر ئیتیفاقەکەیان ئەوە بواە بڵێ مەسلحەتی وڵات بخەینە سەروی هەموو مەسلحەتەکانەوە لە بەرژەوەندی وڵات دامە شەڕی براکوژی نێلین بەڵام دەبواە بژێن لە بەرژەوەندی وڵاتیشدایە دامەزراوەکانی دیموکراسیەت دەوڵەمەند بکەین پرۆسی دیموکراسی دەوڵەم بکەین چاکسازی بکەین مافی مرۆڤ بدەین عەدالەتی ئیجتیماعی بکەین کاتێکەوانە هەمووی بەلاوانران لەژێر سایەی لەژێر بڵین چەتری ڕێگرتن لە براکوژی ڕێگرتن لە براکوژی حەقیقەتە بەڵام ئەوەی کە دیوەکەی تر حەقیقەت نییە ئەویژەوەیە کە لە بەرژەوەندی وڵاتدا لە مەودای 10 ساڵی دواتردا هەنگاو نەچۆ پێشەوە ئەوەی کە شاراوەشە و کە دوایی خەڵک بە دلیل دەیبینێ ئەوەیە بەعکسە ئەو دوو حزب فەرمانڕەوایە زیاتر لە بابی مجاملە بێ لە بابی واقع بێ زیاتر خەریکی پشتگیریکردنی یەکتر لە ڕووی ئابووری و دارایی و بڵین استثماراتی خۆیان بە شێوەیەکی فۆقی لەسەرەوە بەڵێ جا لێرە زەریبەکەی کە کوردای ئێستا کە بە دەردەکەوێ ئەو کاتە تۆ پێشبینیت لێ نەدەکرد ئەوەی کە ئێستا زەریبە کە کوردەیدا ینی دەتوانی لە هەندێک لاحیەوە بڵێ زەریبەکە هەندەی دەینا براکوژی ئەگەر نەمێنێ با هەندێک بڵین دیموکراسیە تۆزێک تاخیر بە بەڵام کە ئێستا زروف هاتووە دەبێت دیموکراسیت بگاتەجێ سیر دەکەی نەهجی فەرمانڕەوایەتی نەگۆڕاوە جا لێرەدا ئیتیفاقی استراتیجی وەگوتم کەس نازانی چی تێدایە بەڵام ئەگەر بۆ ڕێگرتن لە براکوژی بی ئەوە هەمومان ویستمان ئەگەر بۆ مەسلەی دروستکردنی بنەماکانی نیشتمان و وەلای خەڵک بکڕی و حکومت بکەی بە حکومەتی هاوڵاتیان ئەوە خەڵک دەویست بەڵام ئەوە ڕووی نەدا بوو ئەوان ئەوەی کە ڕوویدا لە سێ بڵین کۆڵگەی گرنگدا یەکێکمان دەست کەوت کە براکوژی نەما یەکێکیش دەسەڵاتداران دەستیان کەوت کە ئەویش ئەو مەسلەی یارمەتیدانی یەکتر بۆ ئەوی کەەوە بەرژەوەندی ئابووریان پەرە پێ بدەن و سێمان دەست نەکەوت کە دەکات چاکسازی و مافی مرۆڤ و سەروەرکردنی یاسا جا ئەگەر بێت و سەیری بڵین زروفی ئەو کاتی ئیتیفاقیەکە بکەی هێشتاش من دەگەڕێمە دەڵێم دەتوانی بڵێ گەورەترین خەتووە بوو چونکە لە قۆناغی پێش ئەوە تۆ سیرکە ئێستا 20 ساڵمان هەیە لە حکومڕانی کوردی قۆناغێک هەبوو کە ساڵی یەکەم بڵێن کابینەی یەکەم بوو کەەوە بۆ یەکەم جار حکومەتێک دروست بوو کەەوە خەڵک پێی بڵە حکومەتی کوردی و دامەزراوەی فەرمانڕەوایەتی دوای ئەوە حکومەتی کابینەی دووەم و براکوژی دەستی پێکرد لێک جوابووینەوە
کە لە دوای ساڵی بڵێن 96 هەردوو حزب بە سنوورێک لێک جیابوونەوە چیان کرد هەر یەک لە یەکێتی پارتی لە ناوچەی دەسەڵاتی خۆیدا حزبی تاکی يعني حزبی تاکرە و فەرمانڕەواتی یەک حزبی دروست کرد يعني نظام الحزب الواحد بيعلن ونيا يعني ويلي هاد اوبوزيسيون لديوي سر خوار نما يعني لا هولير حكومتك دروز بو بلاين فرمانرواتي بارتي ببي اوبوزيسيون لسليماني حكومتك دروز بو بفرمانرواتي يچتي ببي اوبوزيسيون كواتا بروسي ديموكراسي بهيت جورك نچو بيشو حتى او روجك يكتريان گرتو حتى اگر ببيرد بي ازادي بي رادر برين ئازادی ڕۆژنامەوانی دروست نەبوو لە بینی 94 بڵێ 96 هەتاوەکو ساڵی 2001 کە هاوڵاتی بۆ نمونە یەکەمین ڕۆژنامە بوو ئەو کاتە لە کۆتایی 2000 و بیدای 2001 دەرچوو هەتاوەکو تۆزێک بوژانەوە دروست نەبوو استقرار و بڵێن ئیطمینانێک دروست نەبوو لە بینی ئەو حیزبانە خەڵک ئازادی لە ناو خەڵک نەبووژایەوە چ جای ئەوەی داوای مافی مرۆڤ بکەیت لە سەردەمی 96 هەتاوەکو اتفاقی استراتیجی دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی لە هەردوو بڵین ویلایەتدا بەرەو پێشەوە نەچوو باشە تێکەڵبوونەوەی ئیدارە چی دروست کرد زروفێکی دروست کرد یەک چاودێری ئەوی تر بێ لە شاری هەولێر ئێستا کە پارتیش مراقبەی ئەدای یەکێتی و ئەوانی تر دەکا هەموو حزبەکانی تریش مراقبەی ئەدای پارتی دەکەن لە ناو شاری پایتەختدا ئەمە خۆی ئەو مراقبەیە ئەو منافسەیە وەی کرد منافسەکە نەک تەنها لە ڕووی ڕۆژنامەوانی بی لە ڕووی پرۆژەبی ئاوەدانکردنەوەی سلێمانی و هەولێر بوو بە کێبڕکێکی کامیان شار باشتر ئاوەدان دەکاتەوە بۆی جەمار ڕاکێشی ئێستاشی لەگەڵبی هەر حکوومەتەی دێ دەیەوێت زۆرترین بڵێن بدیترێ کە زۆرترین شت دەکا بۆی دەنگ ڕابچێشێ ئەو جەوە بڵین تەندروستەی لە ساڵی 2007 و 8 و 9 پەیدا بوو وەی کرد کە ئیمڕۆ من و تۆ دابنیشین برێن براکوژی نەما ئەمە دەستکەوتێکی ئەو ئیتفاقیە بوو بەڵام ئێستا لەو بڕوادانی مەسلەی براکوژی مەترسێکی وا گەورەبی گەورەی بکەینەوە لەبەرچی چونکە زەمەنی براکوژی نەما خەڵک قبولی ناکە حزبەکان قبولی ناکەن لە بیریش نەچی ماڵی هەموو حزبەکان جستا لە شوشەیە لەبەرەوەی اقتصادیان مؤسساتی اقتصادی بان سەیری ئەو بنیە تحتیکە سەری ئەو موتێلەکە سەری ئەو مؤسسەیەکە سەری ئەو شتانەی دروست کراون ئەگەر ئێمە شەڕی براکوژی هەر حڕەشەی براکوژیمان لێ پەیدا بیتەوە لە بنەماوانە هەڵدەچێنەوە یعنی بنیە اقتصادیەکەی دوو حزبەکەش هەڵدەچێتەوە معناوێ ئەگەر لە مەسلحەتی حزبەکانیش نەبوو شەڕ بکەن لەسەر داهاتی ئابووری و شەڕ بکەن لەسەر ناوچەی نفوس بەجبورن یاریەکە بە ناوعی شتریت ئەنجام بدەن ئەمە ئیتفاق شتێکە بەڵام انتخابات شتێکی ترە وای لێ دێ بە هونەرمەندانەتر ڕێککەوتن دەکەن لەسەرەوەی چۆن ڕێ لە براکوژی بگرن لە بیرمان نەچێ ئەو کێشەیە ئەو منافسەیە منافسەی دەسەڵاتە دەسەڵاتیش یعنی نفوزیش و ئابووریش و مستقبلی فەرمانڕەواتیش ئەو حیزبانە بیانەوێ ئەو درێژە بە فەرمانە ڕەواتی خۆیان بدەن ئەگەر لە ئیمڕۆژدا حساب لە بۆ دەنگدەر نەکەن و خەڵک نەکەن 5 ساڵی تر و 10 ساڵی تر مەجبورن حساب بۆ دەنگدەر دەکەن کەواتە ئێمە ئەوە پێدەخەینە قۆناغێکی نوێوە کە دەنگدەر حسابی بۆ دەکرێت حزبەکان بەڕەغمی ئەو هێز و توانایی کە ڕابردویان بۆیان ئێستا هێنا مەجبورن لە ئایندەدا کار بۆ انتخابات بکەن ئەوەش من گەشتبینم بەوەی کەوە ئێستا سەیری تەسەڕفاتی هەموو سەرکردایەتی کوردی بکە هەمووی بێ لە انتخابات دەکاتەوە خۆی بۆ حازرەکە کەمپینی بۆ دەکات خەڵکی دەنگدەری شعور بە قووەتی دەکات لە مستەقبل فەرزی دەکات کە عەدالەتی کۆمەڵایەتی و بڵین چاکسازی شتیوە ئەنجام بدرێ هەتا ئێستا حالت وا ڕووی بڵین بەردەوام بۆ لە بەرەوەی بۆیان چۆتە سەرەوە بەس مەوازینەکان گۆڕاون کە مەوازینەکان و پارسەنجی هێزەکان گۆڕان ئێمە باس لە چاپێخشانەوە بە اتفاقی استراتیجیژەکەین بۆیە تۆ بەگەر بە قۆناغ هەر 5 ساڵێک جارێک سەیریکەی لە مەرحەلەی تاریخیەکاندا سەیر دەکەی قۆناغ بە قۆناغ چۆتە پێشەوە یاریەکە قانونەکانی گۆڕاوە و باڕاستی ینی ئاسوویەکی فراوانتری دیموکراسی ڕەوە بەتاکید ئێستا تەتەورێکی تر هاتوۆتە پێشە لە مانگی پێشوو ئەخیری مانگی پێشوو ڕووداوێکی مویمان بینی ئەویش ڕێکەوتنی بزرگنەوەی گۆڕان و ئیچەتی بووە بە دیاریکراوی تر و دروستتر بێڵێن ڕێکەوتنی تاڵەبانی و نێوشران مستەفا بوو لەسەر گۆڕینی شکلی نظامی حکم لە هەرێمی کوردستانە لە شکلێکی ڕاستیەوە بۆ پەرلەمانی و لە هەمان کاتا ڕێکەوتن لەسەر جێڕانەوەی دەستور بۆ پەرلەمان و جارێککە هەموارکردنەوەی
ئەو تەتەورە بەشێکە لە ئەم مناقەشەی کە ئێستا باسمان کردوە بە شێوەیەکی زنجیرەیی تەتەورێکە ئەبوایە ڕووی بایە بۆ لەبەرەوەی کە سەیری حەدەسەکانەکەی سیرەکەی پێش چەند ساڵێک ئیتفاقی استراتیژی لە بینی دوو هێزا هەیە کە یەکێتی پارتین لە ڕۆژگارێکی ترە یەکێ لە تەرەفەکان کە یەکێتیە بە شێوەیە لە شێوەکان ئیتفاقیەکی ترەکە دژێ و ئیتفاقیەکەی بەستێتەوە لەگەڵ پارتیا چونکە ئەگەر سێری ئیتفاقی استراتیژیکی ئەڵێم دوو هێزە پێکەوە ڕێکەوتون لەسەر تەوزیعی دەسەڵات پێکەوە ڕێکەوتون لەسەر یە خیتابی سیاسی تەنانەت ڕێکەوتون لەسەر یە خیتابی ئەعلامی بۆ مواجهکردنی دەوری بەری خۆیان ڕێکەوتون لەسەر ئەوەی کە پشتی یەکتری بگرن بە قایمەی انتخابی بەشداری هەڵبژارنەکان بکەن و وەکو دوو حەلیفی بەقووەت مامەڵە لەگەڵ یەکتریا بکەن بەڵام وەختێک یەکێتی بەبێ گەڕانەوە بۆ پارتی ئیتفاقیەیەکە لەگەڵ گۆڕانەکە کە پێشتر نەیاری بوو دژی ئەو ویستەی کە پارتی هەیەی کە هەمومان نەزانین بە دەرەجەیەک ویستی پارتیە کە نظامی حکم لە هەرێمی کوردستانە نظامێکی ڕیاسی بێ و ئەو دەستورە کە ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانە زیاتر دەتوانین بڵێن پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان بوو ئەم تەتەورێکی مهمە ینی حەزەکەم تۆ زێرە سەرما قسە بکەین من بەعام دوو تێبینیمە دوای حەزەکەم جەنابی شە تێبینەکانی خۆڵی یەکەم شت ئەوەی کە لەم شتەیە سەرنجڕاکێشە ئەوەیە کە گۆڕان جارێکی کە گەڕایەوە بۆ تەعاملکردن و مامەڵەکردن و ڕێکەوتن لەگەڵ یەکێتیە لە کاتێکە تەوەقوع ئەکرا گۆڕان ئەخیر با بڵێن ئەخیر ڕێکەوتنی لەگەڵ یەکێتیا بێ و نزیکبوونەوەی گۆڕان و یەکێتی بە ئەگەرێکی زۆر دوورەزانرا ئەنی لانی کەم لە ئوساتی سیاسی و سەحەفیە لە بەروی پیان وابوو عادەتەن کە دوو خزم یا دوو برا تێگەچن خراپتر تێگەچن لە دوو بێگانە و گۆڕان لە ڕەحمی یەکێتیەوە هاتە دەرەوە و شەرعێتی گۆڕان لێوە شەرعێتی وەرگرکەوتی ئەم جویسمەی لێ هاتوومەتە دەرەوە کە یەکێتیە بەکەڵک نەماوە جویسمێکی فاسدە شایانی ئەوە نییە بمێنێ لەبەر ئەوە گۆڕان هەم وەکو وەریسی یەکێتی مامەڵەیە کردەوە ئەیویست هەموو دەنگانی یەکێتی کۆنەکە بوون بچێ بۆ ئەو و لە هەمان کاتە بڵێ لەویا ئێمە ضرورین لەبەرەوەی ئەم هێزەی کە کاتی خۆی ئێمە بەشێ بوون لێی خەونی خەڵکی بەرز کردبووە و دروشمی گەورەی هەڵگرت بوو هەموو ممانەی دۆڕانەوە پێویستەکە ئێمە بناسن لە بریا وەختێک یەک گۆڕانە گەڕێتەوە سەرەوەی کە تەحالف کاتەوە لەگەڵ یەکێتیە ئەمە تەتەورێکی سەرنجڕاکێشا بێ لەسەری بوەستین و لی تێبگەین من بە یەکێ لەو سەبانەی کە پێم وایە کە گۆڕانی ناچار کردووە تەحالف کە لەگەڵ یەکێتیە پەیوەندی بە بێئومێدبوونی گۆڕانەوەیە لە ممارەسەی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستانە گۆڕان گەشتۆتە نقطەیەک لەوە تێگەیشتووە کە بە تەنیا ئۆپۆزیسیۆن بوون و ئەو ڕۆڵە جێڕانە لە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستانە کافی نییە بۆی بتوانین کاریگەری دروستکەی ئەوەی کە لەم چەند ساڵەیە گۆڕان ممارەسەی کرد بریتی بوو لە ظاهیرەیەکی ئیعلامی بە دەرەجە یەک و نەیتوانی تەئسیل لە ژیانی سیاسی بکە بە شێوەیەکی مباشر نەیتوانێت و قانونانی کە ئەوێت ڕێ لە ڕۆشتنی بگرێت نەیتوانی دەستکاری ستراکچەری ڕێخستنی هێزی پێشمەرگە و پۆلیس و عسکەر بکە نەیتوانی تەئسیل لە وەسعی اقتصادی و تەوزیعی سەروەت و ئانە بکە بە شێوەیەکی هین و نەیتوانی حکم بگرێتە دەست لە هەمووی مهمتر گۆڕان لە انتخابات تا 25 کورسیەنە نەیتوانی حکم بگرێتە دەست یاخود نەیتوانی بەشداری بکە بە شێوەیەکی واکە ڕنگانەوەی ئەو هێزە بێکە هەیەی یا ئەو دەنگە بێکە هێنای لە بەغدا نەیتوانی کورسی بەدەست بێنێ ینی وەزارەت وەرگێ لە کاتێکە 8 کورسی هێنابوو بەپێی هەموو مەقایسێ مەفروض بوو دوو وەزارەت و چەند مدیر عامیەک و وەکالەتی وەکیل وەزیری بەرکەوێن ڕێیان نەیە وەریگرێ لە سلێمانی یعنی محافەزەکەی بردەوە نەیتوانی محافظێت وەرگێتەوە جارێکی کە و لە هیچ جونگەیەکی تری هێنا بەشداری پێ نەکرا لەبەرەوە بە بۆ چۆنی من گۆڕان گەیشتەوە و ڕەئەیە و گەیشتەوە قەناعەتەی کە بە تەنیا ئۆپۆزیسیۆن بوون کافی نییە بۆی بتوانێت کاریگەری دروست بکە و تێگەیشت لەوەی کە خۆشی گۆڕان پێش ئێستاش ینی من حەسەب تێگەیشتنی خۆم وەکو ڕۆژنامەنووسێک گۆڕان لەو قەناعەتە کە شەڕی یەکێتی پارتی پێکەوە پێ ناکرێ ئەبێ یا شەڕی یەکێتی بکە یا شەڕی پارتیکە پێشتر جەولەیەکی چاکی تاقی کردەوە لە شەڕکردن لەگەڵ یەکێتیە تا ئەندازەیەک توانی هەندێک مەکاسبی شعبی و ئیعلامی بەدەست بێنێ هەندێک دەستکەوت بەدەست بێنێ بەڵام لەسەر مستەوای
سیاسی و لەسەر مستەوای مەکاسبی گەورەی دیار کە تەسیل لە ژیانی سیاسی بکە هیچی وای بەدەست نهێنا بۆیە لە دوایە ئیتیجاهی شەڕەکەی گۆڕیە سەر پارتی بۆ لەبەری ئەو پێی وایە مادەم ئەو شەڕ لەگەڵ نظامی حکوماکە لە هەرمی کوردستان لە هەر چمکێکەوە دەستی باتی کێشە نییە لە چمکێکێتەوە دەستی باتە لای پارتیەوە